یەکێک لەو کێشە و گرفتانی کە هاوڵاتیان وشارێکی وایانی و یاخود بەورتر ئاگاداری نین بابەتی بریکارنامەیە. لەم تۆڕێماندا باز لە بریکارنامە دەکەین لە ڕووی یاسایە و وەبزانی جۆرەکانی کامانن و ئەو شتە گرنگانە چین کە پێویستە هاوڵاتیان لە کاتی نووسینی بریکارنامەدا ئاگاداری بن. وەروەها بابەتێکی دیکەش هەیە زۆر جار کێشۆگرفتە دێتە ئارا و کەسانی کە لە دەرەوەی وڵاتن بریکارنامەیەک دەنووسن بۆ کەسێکی دیکە لە هەرێمی کوردستان ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک کێشۆگرفتی لێ دەکەوێتەوە. بەگشتی لەم تۆڕێماندا باز لەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک شاسوار شێخ ئەتا بەرزنجی پارێزەر. کاک شاسوار یان زۆر بەخێر بێن. زۆر سپاس. سپاسانەکە مەمنون. سەرتا ئەگەر باز لەو بکەین بریکارنامە چییە؟ بە کامە دەوتری بریکارنامە؟ بەڵێ باینتان باش. بریکارنامە بە گوێرەی یاسای مەدەنی عێراقی یاسای شارستانی ژمارە 40 ساڵی 1950 لە ئەحکامەکانی مادەی 927ەوە تاوەکو مادەی 948 باسی لێ دەکات. وەروەها یاسایەکی تایبەتریشمان هەیە بۆ بریکارنامە کە بریتێ لە یاسای کاتبی عەدل ژمارە 33 ساڵی 1998 کە ئەوەی کە زیاتر باسی بریکارنامەکە و پێناسەمان بۆ کابریتێ لە یاسای شارستانی ژمارە 40 1950 لە مادە 927دا پێناسەی بریکارنامە دەکات ئەوەی کە لە لای خۆمان باوە پێی دەوترێ وەکالەت بەوە پێناسی کردو بریتێ لە گرێبەستێک لە نێوان دوو کەسە ئەم پێم گرێبەستە کەسێکی تر تەخویلەکە یا ڕائسپێرێ بۆ ئەنجامدانی چەند کارێکی یاسایی و معلوم واتە چەند کارێکی دیاری کراو لەبری ئەو هەڵدەسێت ئەو کارانە دەکات. بەڵێ ئەمە بە شێوازێکی عام ئەمە پێناسەی بریکارنامە واتە وەکالەت بوو. لە زۆر جار کەسێکی منڵێ وەکالە عامەم کردوێتەوە یاخود بریکارنامەی گشتی ڕێگە پێدراوی گشتیم کردوێتەوە بۆ کەسی بەرامبەر لەم کاتەیە یان وەکو پارێزەرێک چ کاتێک پێویستە ئێمە وەکالەتنامەی گشتی بکەینەوە یان لە کاتی کردنەوەی وەکالەتنامە یاخود بریکارنامەیەک کەسی بریکار تەواوی دەسەڵاتەکانی شخصەکەی هەیە بۆ لە کڕین و فرۆشتن لە نەقڵکردن و گواستنەوەی لە ڕووی مادی و معنوی هەموو بابەتێک. دیارە بە حکمەوەی ئەمڕۆ بەهۆی سەرقاڵی خەڵک بە دەوام و یاخود بەهۆی دووریان لە شوێنەکانیان و یاخود بەهۆی سەرقاڵی بە کەرتی تایبەتوانە خۆیان ناتوان شوێن کارەکانی خۆیان بکەون مەسەڵەن خان و تاپۆکردنێکە سیارە فرۆشتنێکە یاخود دروستکردنی کۆمپانیایەکە باشترین حاڵە پەنابن بۆی کە کەسێک کە بتوانێت ئەو کارە بکات پارێزەر بێ یاخود کەسێکی تاپ لە چواریان بێ قانون ڕێگەی پیاوە بریکارنامەی بۆکەنەوە. بریکارنامە بە حکمی ڕۆژگار خۆی لە قانونە حەسڕ نەکراوە تۆ ئەتوانی چ شێوازێک بریکارنامەت بێ بە پێ و عەقدەی کە لە نێوانتانە هەیە دایبڕێشی بە شەرتێک بۆ کارێک معلوم بێت و کارەکە پێچەوانی یاسا و ئادابی عام و ئەوە نەبێت. سەبارەت بەوەی کە کەسێک جۆرەکانی بریکارنامە ئەگەر بگەڕمەوە سەر پرسیارەکەی جەنابە جۆرەکانی بریکارنامە بە پێی بەکارهێنانی ڕۆژگار و پێویستیەکانی ڕۆژگار چەند جۆرێکی زۆری بەڵێ بریکارنامەی گشتیمان هەیە بە شێوازێکی گشتی بریکارنامەی گشتی ڕەهامان هەیە کە ئەمە ئێستا لە کاتب عەدلەکان هەیە تەمان شوێنی کردنەوەی بریکارنامە بریتێ لە کاتبی عەدل دواتە دادنووسە بەڕێزەکان. ئەمە بریکارنامەی گشتی ڕەهامان هەیە خۆی بریکارنامەی گشتی دوو جۆرە ڕەها و جۆری بیەکەمان هەیە. ڕەهاکە ئەوەیە کە هەموو جۆرە کارەکانی پێ ئەنجامدرێت هەموو مافەکانی تێدایە. جۆری بیەکەمان هەیە ئەوەی حەقی کڕین و فرۆشتن و پارە ڕاکێشان و کۆمپیال و ئەو شتانی تێدا نییە. جۆری کتری بریکارنامەمان هەیە بریکارنامەی تایبەتە. بریکارنامەی تایبەت ئێستا بەهۆی زۆری بەکارهێنانەوە ئەنواعی هەیە. بریکارنامەمان هەیە بۆ وەرگرتنی موچێ، بریکارنامەمان هەیە بۆ تەحویلی سیارەیە، بریکارنامەمان هەیە تەنها بۆ تەحویلکردنی یەک خانووە بەتەنها یەک مڵکە بەتەنها. بریکارنامەمان هەیە بۆ لێخوڕینی سیارە. یعنی جۆرەکانی بریکارنامە لە هیچ کاملە و دوو قانونەیەک بە قانونە عامەکە و خاصەکە کە باسمان کرد دیاری نەکراوە. خۆت حوڕی ئیرادە حوڕە چ جۆرە بریکارنامەیەکی بۆ کەسی وەکیل بۆ مۆکیلی دەکات. زۆر باشە کاک شاسوار هیچ کەسێکەیە کە شمولی وەکیل بە وەکیلی دەکاتەوە عەفوان ببورە. بەڵێ شمولی بریکارنامە نەکاتەوە نەتوانێت بریکارنامە ئەنجام بدات. بەڵێ لە مادەی 928 باسی شەرتەکانی ئەو کەسە کاتەوە کە وەکالە دەکاتەوە. ئەو مەرجانی کە پێویستە لەو کەسی کە وەکالەت بکاتەوە چەند مەرجێکە ئەبێ ئەو کەسە عاقڵ بێت باشە
و ئەسڵیش ئەوەیە ئەو کەسە خۆی سنی قانونی تەواو کرد بێت بەڵام بە مەرج نەگیراوە لای ئاسایە چونکە ئێمە کەسێکمان هەیە پێ دەوترێ سەبی مەعدون لیلتیجار واتە کەسێک 18 ساڵیشی تاو نەکردووە بەڵام ڕێگەتراوە بۆ ئەوەی کە تیجارەت بکات ئەم کەسە بۆی هەیە کە 18 ساڵیشی تاو نەکردووە لە بینی 7 بۆ 18 بۆی هەیە وەکالەت بکاتەوە واتە پێویستە ئەو کەسێک کە وەکالەت دەکاتەوە کەسێکی عاقڵ بێت لە ڕووی یاسایی ئەهلیەی ئەدایی هەبێت واتە بتوانێت خۆی کارەکانی خۆی ئەنجام دات بە هەمان شێوە کەسێکی کە وەکالەت نامەشی بۆ دەکرێتەوە ئەویش ئەبێت هەمان مەرجی تێدا بێت بێت کەسێکی عاقڵ بێت ئەهلی ئەنجامدانی ئەو کاری هەبێت و بە گوێرەی پێداویستی یاساکان بە گوێری پێداویستی دەوائیرەکان هەر کەسە و مەسەڵەن مەرجێکی داناوە بۆ ئەو بۆ وەکیل یا وەکیل کە چ مەرجێکی تێدا بێت کە تەمەنی خوار 18 ساڵ بێ و کەسە ئێوێ کەسێک بک بە وەکیلی خۆی پێ یاسا هەر ڕێگە پێدرێ بەڵام وەسی و وەکیل فەرقیە لە بەڵێ بەزەبەت خۆی ئەو کەسان ئەوانی کە تەمەنیان خوار تەمەنی قانونیەکە لە قانونی عێراقیدا بە 18 ساڵ بە 18 ساڵی تاوا کردوانی کە خوار ئەو تەمەنن لە ڕێگەی وەسیەکانیانەوە واتە ئەو کەسی کە سەرپەرشتیاریانە لەگەی سەرپەرشتارەکانیانەوە ئەتوانن بریکارنامە بکەنەوە مەسەڵەن مناڵێکە ئەوێت تەمەنەکەی چاک بکات پێویستە باوکی ئەگەر لە ژیاندا مابوو یا ئەگەر نەمابوو دایکی حجە ویسایەک دەرکا لەسەر ئەو حجە ویسایە کە ئەچێت وەکالە دەکاتەوە بۆ پارێزەرێک بۆی تەمەنی مناڵەکەی بۆ چاکات ئاماژە بەوە ئەیرێت وەک سەرپەرشتیاری فلانە منداڵ ئەوەی کە گرنگە لە بریکارنامەشا تۆ چیت بێت تۆ وەکو موەکیلێک واتە وەکو بریکاردەرێک کە ئەتەوێت بریکارکەیتەوە بۆ کەسێک تۆ زۆر گرنگە بزانی تۆ چیت لەم وەکالەتە ئەوێت دەتەوێت چ کارێکی پێکات ئەوەی کە زۆر ئێمە ئەکەونە کێشەوە ئەڵێ بڕۆ کێشەنی وەکالە عامەیەکی بۆ بکەرەوە وەکالە عامە وەکو بە جەنابتان ودیانی خاز ڕەهاکە هەموو ئیشێکی پێدەکرێت باشە زۆر باشەکە شاسوار هەرویستم لەسەرەوە ئیزافی قسەکانی بەڕێستان لە دادگان و ئاگاداری کۆمەڵی کێش و گرفتن لە وەکالەتە ئەو کێش و گرفتانە چین یاخود ئەو شتانە چین کە خەڵکی تووشی دەبن جار با بێنە سەر کێشە باوەکان ئەوەی کە لە لای ئێمە هەیە مەسەڵەن خانوویەک جاری وا هەیە ئۆتۆمبیلێک 3-4 دەستەکە بەبێ ئەوەی لە بەڕێوبەرایەتی تۆماری خانوبەرە تۆمار کرابێت ئەوەی کە لە لای ئێمە هەیە ئەڵێ کێشە نیە وەکالەتی بۆ کردومەتەوە باشە وەکالەت ئەو کەسی کە وەکالە دەکاتەوە هەموو دقەیەک مافی ئەوەی هەیە یعنی من ئەمڕۆی کەمەوە بەیانی بۆم هەیە بچم وەکالەتەکەم بەرەم عەزلی کەم تر تەبلیغت بۆ بنێرم تۆ ئەو مافەت نامێنێ کە ئەم خانوو تەحویلکەیتە سەر کەسێکی تر یاخود کێشەیەکی تر هەیە ئەڵە وەکالەتی بۆ کردومەتەوە ئەی خەمە سەر ناوی خۆم بە پێی قانون ڕێگە لێگیراوە کەسێک لە هەمان کاتە دوو سیفەتی هەبێ کە ڕیاریش و فرۆشیاریشی هەبێ فرۆشیاریش بێواتە کە وەکالەتەکە بۆ خۆم کرایە من ناتوانم بۆ وەکالەتە بیخەمە سەر ناوی خۆم باشە زۆر گرنگە لەو حاڵەتانە یعنی هینی ئەوە بکەن کە ئەو وەکالەتە عامەی هەرچەنە ئامەژێ بۆیان نەکرێتەوە لە هەر دقەیەک خاوەنی وەکالەتەکەواتە موەکیلەکە بۆی هەیە ئەو کەسی کە بریکاری یاوە بۆی هەیە وەکالەتە هەڵبۆشێنێتەوە چونکە لە مادە 946 قانونی مەدەنیە باسی هۆکارەکانی کۆتایی پێهاتنی وەکالە دەکا یعنی وەکالە چۆن کۆتایی پێ بە مردنی وەکیلان وەکیل وەکالەتەکە کۆتایی پێ بە لە دەستدانی ئەهلیەواتە کەسێک عاقڵە بەڵام تووشی ڕووداگە بێت بەڵە تووشی گرفتێکی دەرونیە بێت وەکالەتەکە کۆتایی پێێت یاخود بە عەزلکردن وەک لە مادە 947 هاتووە عەزلکردن ئەوەیە کە باسم کردەوە نوسخەی وەکالەتەکەی خۆ دەبێتی بۆ کاتبی عەدل ئەڵێ وەکالەتەم بۆ شاسوار کردوتەوە پێویستم پێی نەماوە بۆم هەڵبۆشێنەوە ترەو کاتە کە من تەبلیغم بۆ هات بۆم نییە بە هیچ شێوازی وەکالەتە بەکاربهێنی ئەی زۆر جار ئەو هەر لەسەر بابەتی کێشەکە ئۆتۆمبیلێک بە بەڕێز دەفرۆشم وەکالەت نامەیەکیش بۆ کەمە کە تۆ مافیەوەتی ئەم ئۆتۆمبیلە بکی بە ناوی هەر کەسێکەوە بەڵام هەر لە دەرگاکە هاتیینە دەرەوە منە گەڕێمەوە کانسلیەکەمەوە لەم نامەوێت لێرەیە زۆرجار گرفت دروستە بێ هیچ ڕێگایەکی یاسایی هەیە لە وەکالە نامەیە بنووسێ بەلایانی کەم کارپێکراوە بۆ منە تامانگێک لە مەجای گەڕانەوەی نیە یاخود وەکیلەکە مافیەوەی نییە کانسلی کاتەوە بێ پێی یاسا سێریکە عەزل وەکو لە مادە 947 هاتوواتە لە کارخستن یەکێکە لە ئەو حەقانی کە بەدەست موەکیلەوە کەسێکی کە بریکارەکاتەوە لە مادەی دوای ئەوەشە هاتووە ئەڵێ هەر ئیتیفاقی بکرێ پێچوانی ئەوە بە باتڵدا ئەندرێت واتە تۆ ناتوانانی وەکالەتێ بە من بکەیتەوە بڵێ بۆ نییە عەزلم بکەی باشە بەڵام ڕێگەچاری قانونی هەیە
طبعا ككسي عزلكات أبيت يا محامي عزلكات أبيت تبليغي بو منيري حتى تبليغي بو ننيري و أقدر نكرت بويك وبركارنامة عزل كراوة أو محامية أو كسي برامبري أتواني بكاري بين تهم تصرفاتك صحيحة بن وهذا تصرفاتك دروزة بن بالنسبة أو كأمبري كارنامة كبكارية توشي دايري برابراتي هاتو شوبتو ماركتني أو أوتومبيلي كجناب دوتد عادة أجر مدي بسرعة رشت بشش مانگ زياتر بيوكو بيومتي هردا إيريك رنماي تايبتي خوي هي بو بريكارنامة على برو تصديقي كرو كعلى برو تصديقي كرو بو الرقب جريد لو هيك نوك أم بريكارنامة عزل كرابي تو كأشي تصديقي كيتوا دوسي بريكارنامة كدركن أجر عزلي تابيت بو تصديقنا كنو جاواسە گرفتێک دروستە بێ کاک شاسوار بۆ نمونە من و تۆ هاوڕێین یان بابەتێکی زەمیلی یەکی نیشمانەیە بریکارنامەیەکم بۆ بەڕێزت کردوێتەوە دوای مانگێک گرفت دروستە بێ و شکست دێنین یا شتێک من ئەچم وەکالەتەکەم بریکارنامەکەم هەڵەوەشێمەوە تۆش هەر ئەچی ئیشەکەی مانگێک و یەک ڕۆژە وەکیلی منی زۆر کۆنیە ڕەنگە دایرەکە نەڵێ دوویستی بە تەزدیقە بێ ئەوان چۆن نەزانن کە تۆ ئیتر وەکیلی من نیت سەیریکە خۆی التزامك كويت سرشاني أو كسيكا عزل كراوة كأعدار كرابة بكاري نهني كبكاري هنا هم تصرفات كاني أو استنريت باشا أو كاتاو كسيكا بريكاركية ولا كاك من عزل ماوتي عزل كشن بو ناردو أوش تبليغكي بلام أم هر إشي بيكردو أو تشتوي ك أم كسيكا إشكي بيكردو شو تتوارتشوي بكار هناني وكالتك طبعا أجر سيء النية بيواتبو ما بس كي خراب بكاري هنا بيتو يابي زرر ل موكلكي با لبريكار دركي با أو هينيا كويدا سرشان يعني بربسارتي ياسايا كويدا سرشان بلام هەر مامەڵەی کرابێ لەو بینە هەڵەوەشێتەوە بۆ بەناوی موقوفة بواتە ئەوە سێنرێت لەسەر بەگوێرەی قانون ئەو سێنەی لەسەر ئیجازەی ئەو کەسی کە وەکالەتەکەی بەناوی ئەو ئیشەکە کراوە ئەگەر ڕێگەی یا بکرێت ئەوە حساب بکرێت وەکەوەی کە پێشووتر وەکیلی بوو بێ ئەگەر ڕێگەی نیا بکرێت هەڵەوەشێتەوە ئەو کەسەی کە زەرمەند دەبێتوانە بچێتە سەر ئەو کەسەی کە کارە نایاسایەکەی کردو و وەکالەتەکەی بەکارهێناوە لە خاریجی دەسەڵاتی خۆیان زۆر باشە کاک شاسوار سەبارەت بە ئەو وەکالەتنامانەی کە لە دەرەوەی وڵات کەسانێک دەیکەنەوە بۆ کەسێکی دیکە زۆر جار ئەمە یەکێکە لەو کێش و گرفتانەی خەڵکی پێویستە چۆن مامەڵ لەگەڵمەدا بکرێت دیارە زۆربەی زۆری کێشەکانێمە بە حکومی کە لە دادگاکانیان نوێ بەردەستمان خاص ئەوانی کە لە ئەو هاوڵاتیانی کە لە دەروی وڵاتن کێشەی موالیدیان هەیە کێشەی ئەوەیان هەیە مناڵیان تا ئێستا تەسجیل نەکراوە عەقدی زەواجیان نییە جا ئێستا بەنسبەت ئەوانی کە ئەیانەوێت موالیدەکانیان چاک بکەن بۆ ئەوەی لەگەڵ پاسپۆرتەکانیانە لەوێ یعنی هاوڕێک بێتەوە پێویستە ئەو کەسانە بچنە سەفارەتی عێراقی وەکالەتێکی عەرەبی بکەنەوە باشە بۆ ئەو لە وەکالەکەدا تەفویزی خاصی تابێتە بە لەفزی تایبەت بنووسرێ من ئەم وەکالەتاکەمەوە بۆ ئەم مەحامیە بە مەبەستی گۆڕینی موالیدەکەم ئەمە نمونەیە لە بەرواری ئەوەنەوە بۆ بەرواری ئەوەنە باشە ئەفو سەفارەت زۆر جەباز لەوە گرێگە نووسنگی حکوومەتی هەرێمی تێدا بتوانین خۆی بەپێ قانون ڕێگە پێدراوە ئێستا نووسنگەکانی حکوومەتی هەرێمیش بریکارناماکەنەوە بەس لەوێ بە کوردی ئەکرێتەوە خاص ئەوەی کە باسم کردەوە یەکێکە لە کێشەکان تۆ هاوڵاتی ئەو هەموو ڕێگای ئەبرێت لە وڵاتانەوە چێتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم دیارەکاری پێ ئەکرێت بەڵام ێسایەکێک لە مەرجەکانی وەزارەتی ناوخۆی عێراقی کە نیشینگە و نفوس و پاسپۆرت سەر بەوێ ئەڵێ ئەبێ وەکالەتەکە عەرەبی بێت و لە سەفارەتەکانەوە کرابێتەوە بەڵام بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت هەر داوایەکی تایبەتی لە ناو هەرێمی کوردستان لە دادگاکانە ببینن ئەتوانن لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بریکارنامەکانیان بکەنەوە دوای ئەوە ئەم بریکارنامەی ڕاستەوخۆ لە دادگاکانە یاخود لە دەوائیرەکان ئیشی پێ ناکرێت پێویستە بچێت پەسەندکردنی بۆ بکرێت لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە هەولێر دوای ئەوەی کە لەوێ پەسەند دەکرێت ئاسایی ئەتوانێت کار بۆ بریکارنامەیە بکرێت کاک شاسوار من بریکارنامەیەکی تەواوەتیەکەمەوە بۆ کەسێکیان بە پێچوانەوە ئەلڤەی کاتەوە بۆ با باس لەوە گرێت تەنانەت با مادام بریکارنامەی ڕەهای هەیە ئەی هەیە هەموو شتێکت دەسەڵ تەنانەت دەتوانێت بۆ نمونە چۆن کەسێک لە هاوسەرەکەی جیابێتەوە بچێ لە محکەمەش نەکەی کابرا تەلاق بە لەبەری وەکالەتنامەیە ئەمە ڕاستە ئەم بابەتە خۆی بۆ چوونێکی هەڵەیە لە ناو خەڵکا بڵاوبێتەوە بریکارنامەی گشتی مافی ئەوەت ئەیاتێ کە تۆ لەبری ئەو ئامادەبی لە دادبینی بەڵام بە گوێرەی وەکو بەجەنابتم هەر یاسایەک و هەر دائیرەیەک و هەر شوێنێک سەبارەت بە بریکارنامە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی داناوە تەلاقیش لەفزێکە تایبەت بۆ شەخصە خۆی یعنی یەکێک لە قانونی ئەحوالی شخصی عێراقیدا هاتووە
هەموو ئیجراعاتەکان بە وەکالە دەکرێت تەنها دوو شت نەبێ یەکەمینیان تەلاق خستن یعنی وەکیل ناتوانێت کە من کەسێکم کرد بە وەکیل خێزانەکەی من تەلاق بات بەس ئەتوانێت ئیجراعاتەکانی مەحکەم و داوای بۆ بەرزکاتەوە یەکەم تەلاق خستن دووەم ئامادەبوون لە بەردەم ئەو جیهەتانی خاص ئەوەی کە پێی دەوترێ توێژەری کۆمەڵایەتی ئیجراعاتی توێژەری کۆمەڵایەتی یەکێک لە داواکانی تەفریق پێویستە یاتا جابوونەوە پێویستە ئەم کەسانە بچنە بەردەم توێژەری کۆمەڵایەتی وەکیل ناتوانێت بچێتە بەردەم توێژەری کۆمەڵایەتی بڵم وەکالە عامم پێ بێ ئیلا و شەخصە خۆی حاضر بێت و تەلاق خستنیش ئەو لەفزەی کە تەلاق ئەمە قانون و شەرع پێناسەی کردۆ بریتێت لەو لەفزە کە ئەخرێت ئەو لەفزە بە وەکالەت ناخرێت ئیلا ئەبێ ئەو بەڵام مارە بڕین بە وەکیل دەکرێت مارە بڕین بە وەکیل دەکرێت بەڵام ئەوەش شتێکی باشت باس کرد پێویستە لە وەکالەتەکەیە ناوی ئەو کەسەی کە ئیتر ڕەگەزەنێرەکە بیامەیەکە بێ دیاری بکات لە کێی مارە بکات و مارەی پێشەکی و پاشەکیشی دیاری بکرێت. کاک شاسوال لە وەکالەتی ڕەهایە ینی پێویستە ئاگاداری چی بین ینی وردەکاریەکان چین کە دوای تووشی زیان نەبین تووشی گرفت نەبین دووبارە ڕاکەین بە شوێن ئەو کێش و گرفتانەکە هەن. وڵای ئێمە دایمەن نەسیحەتی ئێمە بۆ هاوڵاتیان ئەوەیە ئەگەر تەنها ئەوێت یەک مڵکە یا یەک سیارێ با بریکارنامەی تایبەت بکاتەوە باشە بریکارنامەی تایبەت بکاتەوە مەسەڵەن ئەگەر بۆ خانوویەکە سوڕەت قەیدی تازەی خانووەکەی لەگەڵ خۆیان بەرێت کە بە ناوی خۆیەوێتی ئەوە خاڵێکە پێویستە هاوڵاتیان ئاگاداری بن وێنەی تۆماری تازایان پێ باتە سوڕەت قەیدی تازایان پێ بێ هەوەیەکی خۆی یاخود پاسپۆرتەکەی یاخود جنسیەکی پێبێت تەنها ئەمسیانە ئەتوانێت بریکارنامە یاخود یاسایەکانی پێ بکرێت یاخود ئەگەر هەر کاتێک ئامەشیان کردەوە چونکە هەندێک جا گرفت دێتە پێشەوە ناتوانێت هین ڕابکێشێت سوڕەت قەیدی تازە ڕابکێشێت ئەگەر ئامەشیان کردەوە دوای تاوبوون دوای ئیقرارکردن یەکسەر وەکالەتەکە عەزل بکەن بۆی تووشی کێشە نەبن چونکە ئێمە گرفتمان زۆرە هەیە بە درێژایی تەمەنی خۆی لەوانێ بیستی وەکالەتی عامەی بۆ خەڵک کرد بێتەوە تەسەڕوفێکەکە نازانێت ئەم تەسەڕوفە مڵکێکی فرۆشراوە بەکوام لەو بریکارنامانە کراوە و بریکارنامەش بە گوێرەی یاسا یعنی هینێکی یەکێکی تر لەو شتانی کە بڵاو ئەڵێ تا 5 ساڵە خۆیان تا 15 ساڵە خۆیان بریکارنامە بە گوێرەی یاسا لە هیچ کام لە یاساکانە کاتی بۆ دیاری نەکراوە تەنها یەک حاڵەتمان هەیە بە گوێرەی مادە 200 قانونی تەسجیلی عقاری بریکارنامەی گشتی کە بۆ کەتاپۆی پێکرێت تا 15 ساڵە خوات. زۆر باش کاک شاسوال من بەسەراتێکم ویست کە کەسێک لە خارج بوو دەروەی وڵات بوو بریکارنامەیەکی ڕاهای کردووە بۆ کوڕەکەی چەند خانوویەک بوو لێرە فرۆشتە بووی لەم کاتەیە بوو باوکەکە دەتوانێت ئەو مڵک و ماڵی وەربگرێتەوە یان چی بکە لەم نێوەندەدا هیچ ڕێکارێکی یاسایی هەیە کە ئەو کەسە دەست بەسەر ماڵ و مڵکەکەیان نەگرێت وەکو بە جەنابتان وت بریکاردامە تۆ چ مافێکتدا بە ئەلف یا بە من بۆم هەیە ئەو مافانە بەکاربێنم جا ئەم باوکەی کە ئەم بریکارنامەی کردوتەوە مادەم حەقی ئیقرار و حەقی فرۆشتنیەوە بە کوڕەکەی ئەو تەسەڕوفاتانەی لە چوارچێوەی ئەو بریکارنامەیە کراوە تەسەڕوفاتێکی یاساین و قانوندانی پێدادەنێت بۆ پاراستنی استقرارێتی معاملاتە باشە ناکرێت تۆ وەک بریکارنامە ئەی بۆ بریکارنامە داوە بە من بریکارنامە داوە بە من هەموو مافەکانە داوە بە من کڕین و فرۆشتن و پارە ڕاکێشان و پارەدانان و کۆمپیالە و ئەگەر پێویستت پێی نەبوو بۆ مافانەدا بە من چونکە لە بەرامبەرام نیش تەسەڕوف لەگەڵ جەناب تاکە تۆ پارە تەسلیمیم نەکەی باشە بۆ ئەوەی کە غەیریش بپارێزرێتەوە بۆیە هەر مافێک لە بریکارنامەیە جێگەی بۆ بەکارهێنرا مافێکی بە تەواوەتی دروستە واتە هەر بۆ تەواوکردنی ئەو بابەتە ئەو ڕەفتارانە قانونین ڕاست ڕەنگە ئەخلاقینە من بێویژدانی بەرامبەر تۆ بەڵام بە قانون کردوێتی و قانوندانی پێدانێن وەکو بەڕێسان و هەم بۆی جەنابیشت زەرەر نەکەی کە پارەت داوە و خانوویەکت کڕیوە لەوانێت چەند دەسێکی کردوێ هەمیش بۆ ئیستقرارەتی معاملاتە ناکرێت هەموو کەس بریکارنامەیە بکاتەوە دوایی بەهۆی کێشەیەک و بڵێ وەڵام من پەشیمان بوومەتەوە لەو بریکارنامەیە چونکە ئەمە تەسەڕوفێکی یاسایی و ئاساری یاسایی لێ دروستە بێت دەکرێت خاڵێکی تێدا بێت ئیزافە بکرێبوون زۆر جا بریکارنامەکان ینی حازرە دەکرێت شتێکی تێدا بێت مەجالێکی تێدا بێڵێتەوە ئێمە ڕێنمایمان بۆ هاوڵاتیان چیان ئەوێ ئەتوانن ئەوە بنووسن چونکە ئەمە گرێبەستێکە مقەیەد نەکراوەڵێت تۆ ئیلا ئەبێ پابەندبی بەمەوە ئیلا بەڵەکە حازرە بڵێ من ئەم مافەی ئێمێ ئەوەی لێسن چونکە کۆمپیوتەری لە بەردەست خاز ئێستا بەوەی کە ئەم سیستەمە تازای هەیە کۆمپیوتەری لە بەردەمیانە چیان بێ لایە بن تۆ چ حەقێکت ناوێ بەدەست ئەو کەسەوە بێت ئەتوانی بڵێ بۆم بسڕەوە
ئێستا بریکارنامەی گشتیمان هەیە گشتی ئامی ڕاهەیە هەنێ حەقیقەت دەرهاتوو کاک شاسوار بەڕاستی من زۆر جار ڕێمان کەکەوێتە کاتب عەدلەکان لا لای دادنووسە بەڕێزەکان ئەوانەی کە وەکالەت دەکەنەوە یاخود وەکیلەکانیش و ئەوەیە بێتە بەڵێ بریکار و بریکار نایخوێنەوە ڕاست ڕات هەبێ کەسم نەبینیوە ناڵێم کەس بە گشتی قسە نەکەی بەڵام ئەوەندەی کە ڕۆتیناتی ئیداریەکە ئێوێ بڕوارە و نەمە دادنووسەکەی وتووە من ئەوەم ئەوەیتر وەکۆی ینی دادنووسەکە ئەکرێ فایلێکی کۆنتریە ناوێتەوە هەمان پەڕی پێشووتری پرنت کردبێتەوە نووسیبێتی لەسەری یەکسەر بەس ئیمزاکەین و تاوا نایخوێنی دروستە لە ئەگەری ئەمەیە کە گرفتێک دروستەبە خۆ قانونیە ئەو شتێک کە من ئیمزام کرد لە بەرچاوی دادنووسە و ڕێمدا کە کاک شاسوار وەکیلی منە بووە من نەشم خوێندەوە بەڕاست دوای تۆ بووە هەموو مافێکی یاساییت هەیە ئوستاس ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان یعنی ئەڵێت من ئەوەم نەوتوە چۆن ئەوەی کردووە من ئەو مافەم ناوێت چۆن ئەوەی کردووە طبعا بۆی قەرەباڵغی و ئەو ئیزدیحامووینەی لەسەر کاتب عەدلەکانەیە وەکو جەنابەت تخواخوایەتی بچێ ئیمزاکە بکات و بڕوادەوە کەسێکەوە کارتەکە کاتەوە بەڵام وەکو بە بەڕێستان وت ئەمە لە مستەقبەلە ئاساری لێکەوێتەوە و بە گوێرەی یاسای کاتبی عەدلیش زۆربەی زۆری کاتب عەدلە بەڕێزەکان دادنووسە بەڕێزەکان کە بریکارنامەیە گێتە بەردەسی ئەو کەسە تێگەێنێ ئەڵە تۆ ئەمە بریکارنامەی گشتیت بۆ کردوێتەوە هەموو مافێکە داوەتێ چیت هەبێ ئەیفرۆشێ ئەتوانێت شتت بۆ بکڕێ ئەتوانێ پارەت بۆ ڕابکێشە ینی عادەتەن زۆربەی زۆری دادنووسە بەڕێزەکان ئەو کەسێک کە بریکارنامە ئەکاتۆ پێڵێت تۆ بریکارنامەکەی تۆ بە پێی قانونیش ئیلزام کراوە پێی بڵێن بریکارنامەکەی تۆ لە جۆری فلانە بریکارنامەیە ئەم مافانی هەمی تایە ڕازیت بریکارنامە بکەیتەوە بە فلانەکە زیانە ڕازیت ئەم مافانی بیتە یانە ئەوەی کە من خۆم تێبینیم کردۆ زۆربەی زۆری دادنووسە بەڕێزەکان ئەو کەسی کە وەکالە دەکاتەوە تێگەێنن کە تۆ ئەم مافانەی بۆ کەسە ڕازی دیانە باشەکە سەبارەت بە بریکارنامە بۆ پارێزەر ئەمەش زۆر جارەکرێتەوە ئەمە چۆن پێویستە مامەڵی لەگەڵدا بکرێتەوە چۆن نییە زۆر جار کەسێکە زۆر مەجای نیە بەڵام بۆ پارێزەرێک ڕاست بریکارنامە دەکاتەوە ئێمە خۆمانەوەکو پارێزەر ینی خۆم بە حکمی شەکەی خۆم لەوانەیە هەزارەها بریکارنامەمان بۆ کرابێتەوە بە پێی ئیشی ئەو کەسەی کە یەتە لامان پێڵێن ئەڵێن تۆ بڕۆ بریکارنامەیەکی عامەمان بۆکەرەوە مەسەڵەنەوەی کۆمپانیا بکاتەوە و حساب بکاتەوە ئەڵێن بڵێن بڕۆ عامەیەکمان بکەرەوە یا ئەگەر بێت تەنها خانوویەکمان خانوویەکی بۆ تاپۆ بکەین ئەڵێن بڕۆ تایبەت بکەرەوە تایبەت بریکارنامەیەکی خاسەکەرەوە تایبەت بە خانووەکە یاخود ئەگەر داوایەکی هەبێت بریکارنامەی تایبەت بە داوامان هەیە تەنها بۆت هەیە شوێن ئەو حەقی ئەو کەوی لە دادگاکانە بە هەموو قۆناغەکانیەوە بە هەتاوەکو قۆناغی جێبەجێکردنیش یاخود ئێمە بریکارنامەیەک تایبەتمان هەیە بۆ پارێزەر بریکارنامەی سزای تایبەتی سزاییمان هەیە کە ئەمە لە بەردەم دادوەرە ئاکرێتەوە لە بەردەم دادنووسەکانە ناکرێتەوە تایبەتە بۆی کە کەسێک تەمانەمە تەنها بۆ تۆمەتباریش دەکرێتەوە ینی کەسێک تۆمەتبارە گیراوە بە جەریمەیەکی مەشهودەوە یاخود ئەمر قەبزیە بۆ گیراوە ناتوانین تۆ بێ کاتب عەدل کە ئەیهێنن لە بەردەم دادوەرە ئامادەی دەکەن کڵێشەی تایبەت بە خۆمانمان هەیە بریکارنامەی تایبەتی سزایی لە بەردەم دادوەرە تەصدیقەکرێ و تەنها بۆ ئەو داوایەیە و کاری پێ ئەکرێت بۆ هیچ شتێکی ترکاری پێ ناکرێت بریکارنامەی تایبەتی سزایی تایبەت بۆ داوایە هەیە و حاڵەتێکی تریشمان هەیە باسمان نەکرد ئەو حاڵەتانی کە بریکارنامەی پێکۆتایی پێێت بریتە لە ئەو مەبەستەی کە تۆ بریکارنامەت بۆ کردوەوە کە مەبەستەکە هاتە دی بریکارنامەکە بە حکمی قانون بە باتڵدانرێت بەڵێ زۆر باش گەرتی کاتمان نەماوە بەس حەزەکەم و پرسیارش وەکو کۆتا پرسیاریان گەر هاوکارم پرسیاری تریما بێ بریکارنامەیەک بۆ بەڕێز دەکەمەوە لە چوارچێوەی سنووری سیاسی ئەو لایەنە قانونی بوون عێراق بکەم ناتوانین دەسەڵاتەوە یاخود دەگەر لە دەرەوەش بێتەنە لە سەفارەتەکانی با بڵێن عێراق ئەکرێ سوودی لێ وەربگرێ لە وڵاتانی تریش تۆ توانی بۆ بریکارنامە سێریکە بریکارنامە کە دەکرێتەوە خۆی تەنها لە کوردستانە لە عێراقا طبعا ئێستا کێشەیەک هەیە لە بینی هەرێم و عێراقا بۆ بریکارنامەی کوردی ئەوە باشتر وایە ئەگەر ئیشی خوارود هەبوو بە عەرەبی بکەی لە هەموو عێراقا ئیشی پێ دەکرێت و لە سەفارەتەکانیش ئیشی پێ دەکرێت بەڵام بریکارنامەی عێراقی بتەوێت موکێکی سویدی لە وڵاتی سوید پێ تۆمار بکەی ناکرێت لەبەر ئەوەی ئەحکامەکانی بریکارنامە لە وڵاتەکان جیاوازە شێوازی کردنەوەکانی جیاوازە ئێستا لە وڵاتێکی وەکو ئەمریکاوی ئێمە ئاگادار بین پارێزەر بریکارنامە لە هین ناکرێتەوە لە کاتب عەدل ناکرێتەوە شوێنێکمانە بە ناوی کاتبی عەدل بەڕکو لە لای پارێزەرەکرێتەوە پارێزەرەکە خۆی تۆ کاچیتە لای
چ مافێکی ئەوێت لە بریکارنامەکە جێگیری دەکات و لە شوێنی خۆی تەصدیقیەکات و پێ بە بریکارنامە. زۆر باشەکە شەسەرێمە کاتمانەوە گەر شتێک ما بێت بیستێتی زافی باسی بکەین. وڵات دەستان خۆش بێ ئەوەی کە من یەکشت هەیە پێویستە هاوڵاتیانەوەی زۆر بەرمان باس کرد شتێکی تر هەیە پێویستە بریکارنامە بۆ مەسلحەتی خۆت بەکارنێت. چونکە مادە 592 قانونی مەدەنی ڕێگەی لەوە گرتووە بریکارنامە مەسەڵەن من کەسێک کردومی بە وەکیلی خۆی بۆ فرۆشتنی خانوویە کەستمەوە خانۆ بفرۆشتم بە کوڕەکەم یا بە خێزانم یا بە براکەم ئەمانە هەمی ڕێگە لێگیراوە بۆ ئەوی مەسلحەتی ئەو کەسەی مامەڵەکە ئاات دەست و پارێزراو بێت و بە نرخی کەم نەیفرۆشی. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزکە کشا سوار شێخ تا بەرزنجی پارێزر سپاس کەم دەرفەتت بێ بەخشی خۆ بەخێر بێ. سپاس بۆ جەنابتان.